هاوڕان خۆشەویست بەنای خۆی گەورە میێرەبانم کاتتان باشی وام سەلامەتی و سەرفرازی هەموو لایەکتانە زۆر بەخێر بن خۆشحاڵ بووم کە ئەم شەو لەم سیمینارەیە لە خزمەتتانام تەبان ئەم سیمینارە لە زۆر شوێنی تر وتراوەتەوە بەڵام ئەم جارە بڕیارماندا بە شێوەی ئۆنلاین بڵێنەوە بۆەوەی کە ئێوەی بەڕێز بتوان سوودێکی لێوەرگرن. ئەم سیمینار لەژێر ناونشانی بربەستە دەرونیەکانی فێربوونی زمانی بیانیە زمانی دووەمە ئەلبەتە من خۆم زیاتر لە 5 ساڵە ڕاهێنەرم لە بواری فێرکردنی بنچینەی زمانی ئینگلیزی تدریب ترینینگ نەک تیچەر چکە دوشتی جیاوازە. پێم خۆشە ئەم شەو لە ماوەیەکی لە ماوەی 30 بۆ 40 خولەک لە خزمەتیەوەی بەڕێزابم بە پێشەشکردنی ئەوە زمونەی کە لە فێربوونی زمانە هەمە لە کاتێکا خۆم کەسێک بووم لەو کەسە کڵۆڵانەی کە وامەزانی هەرگیز ناتوانم فێری زمانی ئینگلیزی بم but I can speak English very well now so تۆی بەڕێزی شەتوانێت ڕۆژێک لە ڕۆژان زۆر بەباشی بە ئینگلیزی قسە بکەی و هەروەها فێری هەر زمانێکی دیکە بیکە ئەتەوێت بەم ڕێگە و طریقە نوێیانەی کە ئێمە پێشکەشی تۆی بەڕێزی خۆشەویستی یەکەین. هیوان باشی سەلامەتی هەموو لایەکتانە ئێستا کۆمنتەکانی ئێوە ئەبینم و بزانم دەنگ لای بەڕێز هەندێکتان نییە ئەوە ئەبێت چاکیکەن لە لای خۆتانە بەڕێزان کێشەکە لە لای ئێمە نیە لە بەشی خوارەوەی لە لای خۆتان نیشانەی هێدفۆنێکە کلیکی لەسەرەکەی چاکەبێت زۆر باشە. هاورانی بەڕێز من سامی عەبدوڕەحمانم ڕاهێنەرم ئەندامی بوردی ئەمریکی لە NLP و هەروەها ڕاهێنەری زمانی ئینگلیزیم و هەندسەی میعماریم تەواو کردووە ئێستاش دووبارە ئەخوێنمەوە لە زانکۆی سەلاحەدین بەشی سایکۆلۆجی دەروونزانی. خۆشحاڵم کە ئەم شەو دووبارە لە خزمەتتانم. پێم خۆشە سەرەتا باسیەوە بکەین کە ئامانجی ئێمە لەم سیمینارەیە چییە؟ بەڵێ بێخەم بن دواتر لە گروپەکە دانین. ئامانجی ئێمە لەم سیمینارە بەڕێزان سێ ئامانجی ئەساسیمان هەیە. یەکەمیان تێگەیشتن لە زمانە مەفهومێکی ڕاستەقینەمان بۆ زمان بۆ چونکە کاتێک کە ئێمە تێگەیشتێکی هەڵەمان بۆ زمانە بێ ئەوە هەر لە خۆمانەوە سترێس و قەلەقی و نائارامی دەرونی ئەمانگرێ بەرامبەر بە هەر شتێک کە شارەزایی تەواومان تیانە بێ یان زانیاری تەواومان نەبێ لەسەر مۆزوعەکە. بۆیە ئێمە ئەم شەو پێناسەیەکی زمانەکەین و ڕێگاکانی فێربوونی زمانەکەین و تێگەیشتن لە مەفهومی ئەساسی زمان بۆ پێ دەڵێن کە ئێمەی مرۆڤ زمان بۆچی بەکارهێنین یعنی بنەما ئەساسیەکانی زمانتان فێرەکەین لە پێناوەی کە تۆی بەڕێز مەفهومە ڕاستەقینەکەی زمان وەربگریت وە تووشی سترێس و قەلەقی نەبی لە کاتی فێربوونیا یانیش مەفهومێکی هەڵە وەرنەگری چکە ئەگەر تایتڵی مۆزوعەکە ئەگەر ئەساسی مۆزوعەکەت بە هەڵە لە ناو مێشتا وێ نەکرد ئیتر هەموو پرۆسەکانیتر بە هەڵە ئەڕوا. خاڵی دووەم تێکشکاندنی بڕوا نەرێنیەکانمان ئێوەی بەڕێز زانن کە ئێمەی مرۆڤ ئەگەر بڕوایەکی نەرێنیمان هەبێ بە شتێک بە و ئاڕاستە نێرێنی ئەڕوین یعنی بڕواکانی ئێمە پاڵنەری کارەکانی ئێمە ئەگەر ئێمە بڕوایەکی نێرێنیمان هەبێت دەربارەی زمان و بڕوامان وابێ کە ئێمە فێر نابین و ئیتر تەواو مێشمان بەستێتی و کاتی فێربوونمان نییە و ئەمە ئەم قسانە بۆ خۆمان بڵێن ئەم بڕوایانە بە خۆمان دروستکەین ئیتر ئێمە فێر نابین بۆیە کۆمەڵێ قەناعەتی نوێ دروستە بێ لە مێشکدا ئەم شەو کە بڕوا دوابێ ئەتوانی زمانی دیکەش فێربی نەک تەنها زمانی ئینگلیزی یان زمانی دووەم و سێم. خاڵی سێم زانینی بربەستەکان و خۆ ئامادەکردن بۆیان بێگومان ئەوەی بەڕێز باشە زانن کە هەر کارێک لە ژیانی ڕۆژانە ئێمەی مرۆڤ دەستی بۆ بین و دەست پێکەین کۆمەڵێ بربەست و پرۆبلم کێشە گرفت دێتە پێشت ئەبێت تۆ لە کاتی دەستپێکی پرۆسەکەیە بیر لەوە بکەیتەوە کە ئەو کێشان پێشبینی بکەیت پێشبینیکەی بۆ منە بڵێ تووشی چی و چییە بم وە خۆم ئامادەکەم بۆ ئەم کێشەیە ئەگەر توش بووم بۆ منە تۆ سەفەرێکەکەی سیارەکەت تەوەقعەکەی بۆ نمونە تاقی پەنچەر بێ ئایا سپێرت پێ بڵێ سپێر چی و چیەوێ سوپانەیەوێ 1 2 3 4 5 هەمە تەوەقعی بربەستەکانەکەی کە دێتە پێشت ئەمیش بە هەمان شێوە ئەم تەوەقع ئێمە هاوکاری تۆی بەڕێزەکەین بۆ شێوەیە کە ئەزمموی خۆمان بۆ تۆی بەڕێزە گوازینەوە بە هیوای ئەوەی کە ئیسفادەی لێ بکەیت وە بە کاتێکی کەمتر تۆ بتوانانی لە ئێمە فێری زمانی دووەم یان سێەم ببی. من ئەمەوێ پرسیارێک لێەوە بکەم گرنگی فێربوونی زمان چییە؟ زەحمە نەبێت لە ڕێگەی کۆمنتەوە هەر بە ڕێزێک فکرەیەکی هەیە لەسەر فێربوونی زمان پێمی بڵێ گرنگی فێربوونی زمان چییە بەڕای ئێوە؟ سیقە بەخۆبوون زیادە بێ فراوانبوونی زانیاری بۆ ئیشوکار زۆر ڕاستە. دەستان خۆش بە بەڕێزان هەموو قسەکانی ئەوەی بەڕێ زۆر ڕاست و تەندروستە. خۆشەویستان منەمەوێ باسیەوەتان بۆ بکەم کە دەستخۆش زۆر سپاس بۆ تێبینیەکانتان. بەڕێزان ئێمە ئەتوانین دابەشیکەین ئیسفادە سوودە گرنگەکانی زانیاری فێربوونی زمانی دووەم ئەتوانین دابشکەین بەسەر دوو بەشی ئەساسیە. بەشێکیان توانەکانمان زیادەکات کە ئێمە باسی سلف ئەبیلیتیسەکەین یعنی توانە شخصیەکانی تۆ چی لێدێت چی بەسەردە. یەکەم بەهێزکردنی مێشکمان بەڕێزان جاران زانەکان بڕوایان وابوو کە ئەگەر تۆ زانیاریەکی نوێ فێر ببی مێشکی 2+1 بەڵام ئێستا بڕایەکی نوێیان هەیە کە ئەڵێن ئەگەر ئێمەی مرۆڤ زمانێکی تر فێر ببین یان شتێکی نوێ مەهاراتێکی نوێ فێر ببین ئەوە هەموو توانەکانی ئێمە زەربی 2 یعنی
دوو هێندە ئەبێ مێشکی ئینسان بەم شێوەیە ئیشەکات کەواتە بە فێربوونی زمانی دووەم زمانی سێم زمانی چوارەم دڵنیا بە لەوەی کە توانەکانی مێشکت چەند بەرامبەر زیاد دەکات بڕوا بەخۆبوون چەند بەرامبەر زیاد دەکات زیرەکیت مستەوای زیرەکی چەند بەرامبەر زیاد دەکات خاڵێکی تر ئینجامێ پێشەوە بڕۆمە خاڵی دووەم بۆ منە بۆچی ئەوانەی کە عادەتەن زمانی یەک زمانەزانن زۆر زووتر تووشی لەبیرچوونەوە بن لە تەمەنی 50 60 70 ساڵیە تووشی لەبیرچوونەوە بن کابراایەکێک و پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی لەو تەمەنە گەورەیە بوو خەریکی ڕیسێرچ و بەحث و چاکردنەوەی هەڵەی کەسەکانی تر و یەک دنیا زانستی نوێ ئەمە هێشتا هەر پەرەی بە توانەکانی مێشکێدا بۆچکە چەند زمانێکی تریەزانی کەواتە مێشکی بەڕاستی بەقوت بوو لە ڕووی زمانەوانی بۆ نمونە هەورامیە زانی سۆرانیە زانی بۆ منە عەرەبێکی پێرفێکتێ زانی ئەمانە وا ئەکەن کە مێشکی تۆ کەمتر دوورتر یان کاتێکی زیاتری بووە بۆی تووشی لە بیرچوونەوە و تووشی نەخۆشیەکانی لە بیرچوونەوە ببە بۆیە بەڕێزان ئەگەر ئەتەوێ مێشکی تەندروست هەبێ و توانای لەبەرکردنت توانای ئیشکردنی مێشکرد و تەرکیز و زاکیرت بە قووەتر بێ ئەوە ئەبێ هەر لەبەر خاتری مێشکی خۆت فێری زمانێکی تر ببی بۆەوەی کە درەنگتر لە پیریا تووشی حاڵەتی لە بیرچوونەوە ببی فقدان زاکیرە خاڵی دوم بڕوا بەخۆبوون زیادەکە بێگومان فێربوونی زمانێکی دیکە بڕوا بەخۆبوون زیادەکە یعنی بڕوا بکەن کاتێککە تۆ زمانێکی تر بۆ منە عەرەبی فارسی تورکی ئینگلیزی یان دووسێ زمان ئەزانی هەر لە خۆتەوە لە هەر شوێنەکە دانیشی توانای بڕوا بەخۆبوون زیاترە بێ توانای قسەکردن زیاترە بێ توانای لێکدانەوەت بۆ کاروبارەکان بۆ شتەکان زیاترە بێ بۆیە بڕوا بەخۆبوون زۆر زیادەکە زۆر تەسیری هەیە لەسەر شخصیات تایبەتی لە ڕووی بڕوا بەخۆبوونەوە گەیاندنی سوودی زیاتر کاتێ تۆ زمانێکی دیکە ئەزانی دووەم زمان و سێم زمان ئەزانی ئەوە ئەتوانی سوودێکی زیاتر بگەێنی بە دەوروبەر وە بەخۆشت بە تایبەتی حتا بەسیترین نمونە حەبێکە کڕی شامپۆیەکە کڕی کرێمێکی دەموچاوە کڕی پێویست بەوە نییە کەسێک بە سەقەتی پێت بڵێ بەڵکم خۆت هەڵەسی دیتەلەکەی خوێنیتەوە چۆنێتی بەکارێنانی یەکسەر پێتەڵێ بۆ منە ڕۆژی دوو جار دوای ناخواردن یان نیو سەعات دوای ناخواردن یان پێش پێویست بە کەم کەسە بێ وە سوودی زیاتر دەبێ و بۆ نمونە هەر شتێکە ئەتەوێ بۆ منە شتێکت کڕیوە لی نازانی ڕێک ئەچیتە گۆگڵ یانە شتە یوتیوب لێ دەیت و زۆر بە ئاسانی ئەتوانی فێری بی بەبێ ئەوەی کە تووشی ناڕەحەتی و بە تایبەتی زمان ئینگلیزی گەر فێربی طبعاً چکە یوتیوب پڕە لە وانەی فێرکاری لە هەموو بوارەکانە لە زمان ئینگلیزی طبعاً بە زمان ئینگلیزی خاڵێکی تر بەرزکردنەوەی کەسایەتی بێگومان ئەوەی کە زمانی زیاتر ئەزانێ ئەتوانم بڵێم بەڕاستی شخصیاتی جیاوازترە لەبەرچی لەبەرەوەی خەڵک زیاتر حسابێکی تایبەتی بۆەکە چکە ئەمە ئەتوان بۆ ئەویش نفسیەن لەبەرەوەی کە سوودی زیاتری هەیە هەم بۆ خۆی هەم بۆ دەوروبەری بۆیە هەموو مرۆڤەکانی زۆربەی ئەوانی لە دەوروبەریان پێویستیان بە یارمەتی ئەمە بێ ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی بەرزبوونەوەی کەسایەتی و کەسانی تر لە مووقیفاتی ترا یارمەتیان بدات خاڵێکی تر کە لە ڕووی ئابووری وتمان دابشەکەن بەسەر دوو بەش یەکەم لە ڕووی ئابووری دوم لە ڕووی توانەکانی مێشمان لە ڕووی ئابووریەوە هەلی کاری زیاترمان هەیە بەڕێزان ئەگەر تۆ زمانی ئینگلیزی یان عەرەبی بزە ئێستا بۆ نمونە چ بەشێک زۆر مهمە تەواوت کردووە یەکەم شت کە سەیری سیڤەکەتەکەن بۆ منە ئایا تۆ زمانی ترەزانی عەرەبی زانی ئینگلیزی زانی ئەگەر تورکی بزانی باشتر فارسیش بزانی ئەوە هەر زۆر باشتر کەواتە ئاگادار بە هەلی کارە زۆر زیاترە بێ خاڵێکی تر پێگەیەکی بەرزتر لەوانەیە ئێستا کارێکت هەبێ من چەندین قوتابیم هەبووە لە شەریکاتی نەود لە شەریکاتی ئەم سکیوریتی و ئەمانە هاتوون بەشداری خۆڵەکەی ئێمەیان کردووە زمانی ئینگلیزی فێر بوون ئێستا پلەکەیان بەرزتر بووەتەوە چونکە ئەوان حساب بۆەکەن کە ئەگەر تۆ ئینگلیزی بزانی ئەوە ئەتوانی دەسەڵاتێکی باشتر وەربگری خەڵکی زیاتر لە بەردەستا ئیش بکەن کەواتە ئەمانە توانیویانە قوتابیانە ئێمە الحەمدوللا توانیویانە بگەنە پلەی بەرزتر لە شەریکەکە و بێگومان ئەمەشی سفادەی مادی و معنەوی زیاتری لێ ئەەکەیت بچینە سەر خاڵێکی تر فێربوونی زمان پەیوەندی بە چێوە هەیە یعنی ئەمە پرسیارێکی زۆر ئەساسیە کە ئەمە هەبێ هەمومان ئەم پرسیارە لە خۆمان بکەین فێربوونی زمان پەیوەندی بە چێوە هەیە بەڕێزان ئەنتۆنی ڕۆبێن ساڵێ 180 هەموو پرۆسەیەکی سەرکەوتن یان ێسەر بۆ منە تۆ ئەتەوێ فێری ساقیبی ئەتەوێ فێری دەورەیەک بی هەر دەورەیەک یان ئەتەوێ فێری مەهاراتێکی نوێبی 180 پەیوەندی بەلایانی دەرونی ئێمەی مرۆڤەوە هەیە کە ئەویش بریتە لە مێشکێکی ئامادەمان هەبێ یعنی مێشکمان حاضر بێ بۆ وەرگرتنی زمانەکە ئەوە ئیشەڵا بە تەفاسیلی خوێنین چۆن و تەندروستێکی باشمانە بێ کاڵین تەندروستێکی باش بەڕێزان ئێمەی مرۆڤ پێویستمان زمان یعنی چی یعنی ڕستە و فرێز و کەلیمات ئەم ڕستە و فرێز و کەلیماتە ئەبێ لەبەری کەین لە ناو مێشکمانە یەکەم جا لی تێ بگەین مەفهومی بکەین فەهمی بکەین اینجا دوای ئەوە لەبەری کەین ئەگەر ئێمە مێشکمان ئامادە نەبێت و تەندروستیمان باش نەبێ ئاگادار بە توانای لەبەرکردنی زانیاریەکانمان کەمە بێتەوە بەوەی کە وابزانام لێرەش نووسیمە
نەمنووسیەوە وەرحاصل تەندروستی باش مەبەستمان چییە بەڕاستی پێویستە تۆ ئاگداری خەوت بی خەوێکی مەزبوط هەبێ بۆی مێشکت ئارام و سترێس و فشاری لەسەر نەبێت چونکە ئێستا حالیان خەریکی بەحثێکم لەسەر سترێس و فشار لەسەر مێشکی ئینسان کە چی لێکا بەڕەزان بۆمان دەرکەوت زانکان بۆیان دەرکەوتووە کە ئەگەر فشارێکی زۆر سترێس قەلقی ناڕاحەتی کەم کامانشێکێک لەو کارەکانیان کەم خەویە تەندروستی باش کە تەندروستیت باش نەبێ یانیش ئاوی کەم بخۆی یانیش بۆ نمونە ڤیتامیناتت کەم بێ بەتابەتی ڤیتامین دی3 کەم بێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ دروستبوونی فشاری دەرونی سترێس و قەلقی ئەم سترێس و قەلقی و فشارش هەڵچوونانش هەڵچوونی نێرێنین طبعاً وامان لەکەن کە معلوماتەکە بە باشی هەڵ نەگرین لە ناو مێشکمانە و لە کاتی تاقیکردنەوەیان لە کاتی قسەکردن نتوانین قسە بکەین یان نتوانین معلوماتەکە بگەین بۆیە ئاگادار بە لەوانەیە زۆر سێت پێبێ ئەمە خولی زمانە بەڵام مامۆسا باسی تەندروستی مرۆڤمان بۆکات چونکە تەندروستی تۆ پەیوەندی بە هەموو شتێکی ترەوە هەیە لە ژیانە ئەگەر جەنابەت خەوت باش نەبوو خواردنت باش نەبوو و ڤیتامیناتە نەقسی هەبوو دڵنیا بەلەوەی کە پرۆسەی فێربوونت خاو ئەبێتەوە پرۆسەی فێربوونت ئەم پرۆسەیە ژواکە کە فێربوونی زمان خاوی بکاتەوە و لە دەرەنجامە ئەم خاوبوونەوەش ئەبێتە هۆی بێزاربوونی تۆی بەڕێز لە خوێندن و سعی کردن یعنی فێربوونی زمان خاڵی سێم بربەستە دەرونیەکانی فێربوونی زمان کۆمەڵی بربەستی ئەساسیمان هەیە کۆمەڵی بربەستمان هەیە لە ڕووی دەرونیەوە کە ئەمڕۆ یەکێک لە بابەتە ئەساسەکانم بریتە بێ لەوێ سێ بربەستی ئەساسیمان هەیە لە بۆ فێربوونی زمان سێ بربەستی دەرونین ئێمە ئەم سێ بربەستە تێگەشتێنین کۆمەڵە قەنەعاتاتی نوێ بۆ ئێوەی بەڕێز دروستەکەین کە ئەمەش بێتە یاریدەدەرێکی زۆر باشتان لەم پرۆسەی کە لەگەڵ ئێمە دەستان پێکردەوە فێری زمانی ئینگلیزی ببین بێکەوە شێواز و بەرنامەکەش وەکو وتمان سایکۆلۆجیستەکان ئەڵێن چی 180 هەموو پرۆسەیەکی سەرکەوتن ڕاستەوخۆ پەیوەندی بەلایانی دەرونیمان هەیە تەنها 120 پەیوەندی بە شێواز و مامۆستا و منهەج و ڕاهێنەرەوە هەیە بۆیە ئاگادار بن ئەم خولێ ئێمە بەڕاستی گرنگێکی زۆر زۆر باش ئەدەین بەلایانی دەرونی قوتابیەکان کۆمەڵێ تەمارینی تایبەتیان ئەدەینێ بۆ بەهێزکردنی مێشکتان بە تایبەتی ئەوانەی کە زیرەکی لینگویستیک ئینتەلیجنس بەپێی بیردۆزی مەڵتیپل ئینتەلیجنس زیرەکی جۆراوجۆر ئەوەی زیرەکی زمانەوانی بەرزبێ کە ئێستا کۆمەڵە بابەتم بڵاو کردو لە فەیسبوک و ئینستاگرام لە پیجەکانی خۆمان ئەتوانن بیخوێنەوە خوێنەری بن ئیسفادەی لەکەن ئەوانەی ئەو جۆرە زیرەکیان بەرزبێ زووتر فێری زمانی دووەمە بن بۆ یەکێک لە ڕاهێنانەکان کە ئێمە لەم خولەی ئۆنلاین کە کردومانەتەوە کە ئەیدەینە بەشدار بۆکانی ئەم خولە بریتێ لە ڕاهێنانەکانی بەهێزکردنی بەشی ئەو بەشەی کە بەرپرسە لە زمان و هەروەها لێکدانەوە و هەروەها ئەو بەشەی کە وامان لێکات لینگویستیک ئینتەلیجنسمان بەرزکاتەوە کۆمەڵێ تەدریبە کۆمەڵێ ڕاهێنانە ئەنجامی ئەدەی وردە لەگەڵ ئێمە توانەکانی مشکت بێزەکەی بە تایبەتی لە بواری زمانەوانیە ئەمە ژواکە کە فێربوونی زمانی ئینگلیزی زۆر ئاسانترکە نەک هەر ئینگلیزی دوای شەڵاگەویستت بۆ منە عەرەبیە فارسیە تورکیە فەڕەنسیە فێری ببی ئاسانتر ئەتوانی فێری ببی ئێستا دێنە سەر ئەوەی کە بزانین 180 ئەو بربەستانەی کە لە ڕووی دەرونی وامان لێکەن کە بربەستن و نیوەی ڕێگا ئەڕۆین و وازە هێنین لە فێربوونی زمان منەمەوێ پرسیارێک لێ بکەم چەند کەس لە ئێوە پێشتر هەوڵی زمانی یا و وازی هێناوە چەند کەس لە ئێوە زمان چیە من باسی یەکەم زمان چییە کۆمەڵی بربەستی نەرێنیمان هەیە لە تێگەیشترمان لە مەفهومی زمان لە ناو مێشکمانە بێت تێکی بشکێنین دووەم بۆچی بەکاری دێنین سێم ئاخۆ هەموو شتێک بە زمان دەردەبڕێت ئەمە پێناسەیەکی ئەساسی زمانە بەڕێزان بریتە لە کۆمەڵێک کۆدی دەنگی یاک دوو سێ وەرە بڕۆ ڕاکە ئەمە کۆمەڵە کۆدی دەنگیە باشە بۆ دەربڕێنی بەشێک لە بیرکردنەوە هەست و ویستەکانی مرۆڤ بەکارێنرێ یعنی زمان ئەو کللیمەیە کە ئێمە قسەی پێەکەین تەنها 170 پەیامەکانی ئێمە گەێنێ بە پێ ڕیسێرچەکان یعنی 155 زمانی جەستەی ئێمەیە کە پەیامەکانە گەێنێ وە 138 تۆنی دەنگی ئێمەیە کە بە کەسی بەرامبەر پەیامەکان بە کەسی بەرامبەرەگەێنێ بۆ یەک گەورەترین کێشە کە ئەوانەی فێری زمان ئەبن ئەگەر بە پرۆسەیەکی ڕاستەوخۆی ڕێکوپێکی تەندروست تاتێنە پەڕنوا ئەزانن تەنها ئەبێ گرنگی بە وشە و کەلیمە بدەیت بۆی فێری زمان بی لە کاتێکا زۆر هەڵەیە تەنها 170 پەیامەکانی منی مرۆڤ لە ڕێگەی تۆوە ئەگا بە تۆ لە ڕێگەی زمانە و وشە ینی کەلیمەی سارد و سڕ مەبەستم بەڵام 138 تری تۆنی دەنگە کە ئەحساساتی تایە وەروەها زمانی جستێ ئەویش بە هەمان شێوە هەست و سۆزی پێوە دیارە و دەرەکەوێت بە تایبەتی لە ڕوخسارە کەواتە بەڕێزان بریتە لە کۆمەڵێک کۆدی دەنگی بۆ دەربڕێنی بەشێک لە بیرکردنەوە و هەست و ویستەکانی مرۆڤ بەشێک لە بیرکردنەوە هەست و ویستەکانمان نەک هەموو بیرکردنەوە و هەست و ویستەکانمان زۆر باشە
زۆر باشە دەستان خۆش بێ ئاخۆ هەموو بیرکردنەوە هەست و سۆزەکانمان بە زمان دەردەبڕێت نەخێر بێگومان ئێمە ناتوانین هەموو بیرکردنەوە هەست و سەکانمان بە زمان دەربڕین ئەگەر ئۆنگراوند وایە فیس تو فیس وایە تەمرینێکمانە کرد بەس بەداخەوە دیارە ناتوانین لە ڕێگە ئۆنلاینەوە ئەم ڕاهێنانە ئەنجام بدەین بۆی بە تەواوەتی قەناعەتت بۆ دروست بێ بالفعل ئێمەی مرۆڤ پێویست ناکات تەواوی کەواتە لەمەوە چیمان بۆ دەرەکەوێت ئێمەی مرۆڤ پێویست ناکات تەواوی کەلیماتی ئینگلیزی بزانین بۆی قسەی پێ بکەین نەخێر ئەو بیرۆکەیە زۆر هەڵەیە کە تۆ وابزانی ئەبێ بەلایانی کەمەوە 20,000 کەلیمەی ئینگلیزی بزانین اینجا قسەی پێ بکەین یانە بە ئینگلیزی پەرفێکت اینجا قسەی پێ بکەین بەڕێزان ئاگاداری ئەم خاڵە بن ئێمەی زمانی ئینگلیزی هەموو ساڵێک 3,000 وشەی بۆ زیاد دەبێ ببی بە تیارش فریای ناکەی بۆیە تۆی بەڕێز ئەبێ شتێک هەیە بیزانی 160 زمانی ئینگلیزی لە 110 وشە پێک دێ 160 زمانی ئینگلیزی ئەوەی کە خەڵک زۆر بەکاری ئەهێنێ تەنها 110 وشەیە 110 وشە بەڵام ئەم 110 وشە ئەبێ زۆر بەباشی بتوانی بەکاری بێنی ئەم سەرۆسەری پێ بکەیت 140ەکەی تری پسپۆڕیە نازام هیوادارم فکرەکە وازەح بێ 140ەکەی تری پسپۆڕیە یعنی چی ئەم قسەیە بەڕێزان یعنی دوی عزیز و خۆشەویست 140 زمانی ئینگلیزی لەگەڵ 160 زمانی ئینگلیزی لەگەڵ ئێمە فێرەبی لە ماوەی ئەم سێ مانگەیە فێرەبی قسەی پێ بکەی بەکاری بێنی لی تێ بگەی بەڵام 140ەکەی تری پسپۆڕی خۆتە جەنابەت لە بەشی میدیا ئیشەکەی لە بەشی هەندەسە ئیشەکەی لە بەشی طوبا ئیشەکەی لە سایکۆلۆجی ئیشەکەی لە ئادابی لە مێژووی چوزانم لە زمانی ئینگلیزیت هەر یەکێک لەمانە کۆمەڵێ ڤۆکابلەری کۆمەڵێ وشەی نوێ کۆمەڵێ کەلیماتی هەیە کە منێکی معمار تێناگەم بۆ منە ئێستا منەگە بە زمانێکی هەندەسی قسە بکەم ئەگەر کەسەکە ئینگلیزیشی فول بێت تێناگە دکتۆرێکی دان بڕۆ با هەندێک قسە لە هەندێک قسە بکە من با ئینگلیزیش نەک فول هەر مامۆسای هەر ماستەر مەبێ لە ئینگلیزیا تێناگەم چونکە ئەو بە زمانێکی طبی قساکە من حەزەکەم ئەفەن کتێبێکتان پێ پیشاندەم من ئەو کاتەی کە ئەمە هەدی یەکێکە لە هاوڕێ خۆشەویستەکانم کە بۆی هێناوم ئەمە کتێبێکە ئینسایکۆلۆپیدیای زانستە دەرونیەکان باشە هی پرۆفیسۆر دکتۆر سابیر بۆکانیە ئەم کتێبە پڕە لە کەلیماتی ئینگلیزی عەرەبی کوردی باشە ئەمە ئێستا بۆ نمونە من هەندێک شت سەیرم کرد پرۆبلم پێناسەی پرۆبلم ئەسڵەن پێناسەی پرۆبلم لە ڕووی دەرونیەوە زۆر فەرقی هەیە لەوەی لە ڕوویەکی ترەوە خەڵک پێناسەیەەکە بۆیە یان لە ڕوویەکی عام یان لە ڕوویەکی بزنسیان کەواتە بەڕێزان ئاگدار بە 140 ئەو ئینگلیزی کە جەنابەت پێویستە ئیشی لەسەر بکەی دوای ئەم خولەی ئێمە بریتە لە پسپۆڕیەکەی خۆت یعنی کەلیمات و وشەی ئەو ڤۆکابلەری و فڕەیزانەی کە تۆ بەکاری هێنی لە پسپۆڕەکەی خۆتا ئیتر ئابوووریە مێژووە کۆمەڵایەتی هەر شتێکە کە طب هەندەسەیە کە تۆ ئیشی پێکەی هیوادارم فکرەکە وازەح بێ بربەستی یەکەم تێبگەین کە زمان بریتە لە کۆمەڵی و کۆدی دەنگی کە پەیامەکانی ئێمەگەێنێ مەرجنیە 5,000 کەلیمە ئینگلیزی بزانم اینجا قسە بکەم وەکو پێم وتی دووبارێکەمەوە 160 زمانی ئینگلیزی 110 کەلیمەیە بەپێی ڕیسێرچێک 110 کەلیمەیە ئەم 110 کەلیمە 160ەکەیەتی 140ەکەی تری پسپۆڕی خۆتە لە چ بوارەکایشەکەی پێویستە ڤۆکابلەری ئەو وشەیە ئەو بوارە لەبەر بکەیت باشە ئێستا بربەستی دووەم ئەڵێ زمان مەهارەیە لێ هاتوویە نەکزانست بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت قسەی پێ بکەن بەڕێزان لەوانەیە پرسیارێک لە ناو مێشکی زۆربەتانە هەبێ ئەویش ئەوەیە باشە بۆچی زۆربەمان ئەچینە مەحەد و پەیمانگاکان و باوەیەکی زۆر کاتەکشین و خەریکی فێری زمان نابین هۆکاری ئەساسی ئەوەیە بەڕێزان ئێمە تا ئێستا زۆربەمان فەرق ناکەین لە بینی شتێک مەهارە بێ شتێک عیلم بێ ئەزیزی من ئەو کەسانەی کە ئەچن بەکالۆریۆس ئەخوێنن لە زمانی ئینگلیزی ماستەر ئەخوێنن دکتۆرا ئەخوێنن ئەمانە مەفروزە بە شێوەیەکی ئەکادمی ئینگلیزی فێر ببن تەواو نقطە سەری دەر ئەمە پێویستە ئینگلیزی پرفێکت بێ لە ڕووی ئەکادمیەوە نقطە سازیە و کەلیماتە و ئەنواعەکان و فریز هەمووی ئەبێ بزانێ ئەمە لە ڕووی ئەکادمی بەڵام تۆی ئازیز و بەڕێز کە ئیشت پێ بێ ئیشی ڕۆژانەی عام باشە ئەبێ وەکو زمانی کوردی ئێستا زمانی کوردی ئەوانەی کە مامۆستای کوردین ئەبێ پسپۆڕن لە زمانی کوردیە ئەوانەی کە مامۆستای زانکۆن لە بەشی کوردیە باشە لە بەشی زمان لە کوردیە ئەمانە پسپۆری زمانی کوردین پێویستیان بە چەمکەکانە ڕابردووە ڕانەبردووە ڕابردووی دوورە نازانم چیە ئەم سەرەوسەر هەمووی ئەبێ بیزانن بەڵام من کە زمانی کوردی پسپۆڕیم نییە من سایکۆلۆژی یان بۆ نمونە هەندەسەی معماری پسپۆڕیمە چی ئیشم بەوەیە لە کۆمەڵێ
شتی کوردی هەیە بیزانم پێویستم پێی نەچکە من پسپۆڕ نیم لە زمانی کوردیە نفسی شتەکەش بەڕێزان ئینگلیزیش بۆ شێوەیە کێشەکە ئەوەیە ئێمە هەمومان ئەمانەوە ببین بە ئەکادمی لە ئینگلیزە اینجا بە ئینگلیزی قسە بکەین ئەمە غەڵەتە گەورەکەمانە تۆی بەڕێز ئەبێت چۆن فێری زمانی کوردی بووی لە مناڵی لە تەمەنی لەسکی دایکتەوە زانکان ئەڵێن ئێمە شت ئەبیستن هەتا تەمەنی 2 ساڵ اینجاتوان بڵێن دایە بابە چوزان کۆمەڵی کەلیمات بڵێن وردە وردە دەی وردە وردە هەتاوەکم 3-4 ساڵی اینجا زمانمان بەرەبێ و بە باشی و تەمەنی 5 ساڵی تا بەتەواوەتی ئەتوانین قسە بکەین و تێبگەین و وەڵام بینەوە داواکاریەکانمان دەربڕین یعنی زۆر سەیرم پێدێ دوای ئەوە ئێمە ئەچینە پۆلی یەکی ابتدایی لە یەکی ابتدایی وردە وردە فێری نووسین و خوێندنەوە بین معقول نییە تۆی بەڕێز بتەوێت ئێستا یەکسەر بە نووسین و قەواعید و گرامر فێری زمانی ئینگلیزی بی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بەڵام ئەوەی کە گرنگە پێتانی بڵێم بەم طریقەی ئێمە زۆر ئاسانە زۆر زووتر فێرەبی بەڵام تۆزە تەحملی ئەوێ تۆزە زیاد لە پێویست بەڕاستی تەحملیەوە لەبەرەوەی بە مناڵی ئێمە تەحملمان زۆرە بەرپرسارەتیمان کەمە بۆیە فێر ئەبین وا ئەزانی ئەوانەی کە مناڵن زووتر فێری زمانە بن نەخێر بێگومان ئاگدار بە ئەمە زۆر هەڵەیە بەڵکم لەبەرەوەی کە تۆی بەڕێز بەرپرسارەتێکی زۆرت هەیە لەسەر لە ژیان تا بۆیە مەشغوڵی ینی ئەوەم خێزانە ماڵە مەکتەبە جامیعایە دراسی ئەمانەیە وای لێ کردووی کە وا بزانی درەنگ فێری زمانەبی ئەگەر نا تۆی بەڕێز کە ئێستا گوێ لە منەگری زۆر زووتر فێری زمانی دووەم و سێمەبی لەوەی لە مناڵێکی 5 ساڵ یان 6 ساڵ ئەو هیچ بەرپرسارەتی نیە گوێی لێ نییە بەس خەریکی فێربوونەکە بێ بەڵام تۆ بەرپرسارەتی تەیە کێشت زۆرە بۆیە لەوانەیە تۆزە تاخیر بی ئەگەر کاتێکی دیاریکراوی ڕێکوپێکی مەزبوطی بۆ دابنەی ئەو کێشەیەش چارەسەر بێت و وە زۆر زووتر فێری زمانەبی بە بۆچوونی من ئەجاوە لە ئاخیرۆ پێتاڵم بەس بە بۆچوونی من ئەگەر ئەتەوێت فێری زمانەبی لەو مستەوایی کە تۆی بەڕێز ئێستا تاوان ئەزانن ئەم مستەوایە بۆچێ ئەم خولەی ئێمە تۆی بەڕێز بتەوێت فێری زمان ببی لە ماوەی 3 مانگا بە زۆر بە ئاسانی ئەتوانی قسەی پێ بکەی ناڵم قسەکردنێکی تا زۆر مەزبوط بەڵام ئەتوانی زۆر بە ئاسانی کاروبارەکانی ڕۆژانەتی پێ بەڕێ بکەیت لەگەڵ مامۆسایە لەگەڵ برادەرەکان تا کۆمەڵە ئیشوکاری ئەساسی ژیانێ پێی بەڕێ بکەیت ئیتر ئەویتری ئەکەوێتەوە سەر ئەوەی کە پسپۆری خۆت توانای خۆت پەرە پێ بدەیت و ئیشی لەسەر بکەیت کەواتە بەڕێزان دێمەوە سەر مۆزوعەکەی خۆمان بربەستی دووەم کێشەکە ئەوەیە ئێمە وازانین ئەبێ بە گرامر فێری زمان ببین و کۆمەڵێ نووسین و قەڵەم و ئەم سەرەوە سەر بێنین لە کاتێکا ئێمە کە مناڵ بووین بە گوێگرتن یەکەم جا فێری کوردی بووین اینجا وردە وردە قسەمان کردووە ئەبێ شتێک زۆر بە باشی بە قوڵی گوێی لێ بگری تا پڕە بێمێش کرد ئەڵێ کەلیمێک بە پێر لێکۆڵینەوەکان ئەڵێ کەلیمەیەکی وشەیەکی نوێ کە دێتە ناو زمانەکەی خۆشمان زمانی کوردی کە زمانی دایکمانە ئەڵێ 30 بۆ 120 جار ئەبێت دووبارەی بکەیتەوە لە مووقیفی جیاوازە لە کاتی جیاوازە گوێت لی ببێ و قسەی پێ بکەی اینجا مشکی ئینسان ئەتوانێت بە 100% ئەو کەلیمەیە دەربڕێت و قسەی پێ بکات و بەبێ مشکلی هەبێ ئایا تۆی بەڕێز تەحملی ئەوت هەیە کە کەلیمەیەکی ئینگلیزی لە مووقیفەکانە 120 جار گوێ لێ بێ اینجا بەڵێ بێگومان ئەگەر بەگوێ ئێمە بکەیت و لەم سیمینارە بەردەوام بیت و خاڵەکان جێبەجێ بکەیت ئێستا حەزەکەم باسی سێگۆشەیەکی زمانتان بۆ بکەم بەڕێزان وەکو وتمان وەکو لە پێناسەکانی ئێوەشا دیار بوو زمان کۆمەڵێ بیرکردنەوەیە بیرۆکەیە تێگەیشتنی ئێمەیە ئێستا ئێمە بە زمانی کوردی قساکەین بە کۆدەکانی کوردی بۆ من ئێستاوا من قساکەم کۆدی کوردی بەکارێنم ئەمانەیە چی فێربین ئەمانەیە زمانی ئینگلیزی فێر ببین بەڵام ئەوەی کە زۆر گرنگە فێری ببین ئێمە بریتێ لەوەی کە چۆن وا بکەین ڕاستەوخۆ ڕبتی ئینگلیزی لەگەڵ خەیاڵەکانمان نابکەین بە عشاری لە خۆمانەڵە قەت بڕێک بکەین قەوبڕێک لێبین چۆن وا بکەین بتوانین ئەو قەت بڕە لێ بدەین و ڕاستەوخۆ مێشکمان کاتێک قساکەین کاتێ ئەمانەوە بە ئینگلیزی قسە بکەین ڕاستەوخۆ ڕەبت ببێ بە بیرکردنەوە خەیاڵەکانمان لەگەڵ ئینگلیزی لەگەڵ کەلیمەکان ئینگلیزی نەوەکم بیکەینەوە بە کوردیەکە بکەین بە ئینگلیزی کامە زۆر سەقەتە یان ئینگلیزیەکە بکەین بە کوردیەکە لی تێبگەین ئەمەش بە هەمان شێوە سەقەتە ئەویش بەچی ئەنتۆنی ڕۆبێن قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ repetition is the mother of all skill دووبارەکردنەوە دایکی هەموو مەهاراتەکانە هەموو لێهاتوویەکانە هەموو سکیلەکانە بۆیە ئەم منهەجەی ئێمە بەڕێزان هەمووی دووبارەکردنەوەیە بەڕای من پرسیارێکتان لێکەم تۆی بەڕێز پێت باشە من لەم خولەیە بۆ منە کە بە ئێوەی ئەڵێم 5,000 بۆ نمونە 5,000 کەلیمەت پێ بڵێم بەس نەتوانی بەکاری بێنی ئەمە یەکەم دووەم فێرت کەم لە بەرت کەم نەتوانین بەکاری بێنی دووەم یان پێت باشە من 1500 2000 وشت پێ بڵێم ڕستت پێ بڵێم بەڵام بە ئاسانی بتوانی بەکاری بێنی چەند کەس لە ئێوە دووەمی پێ باشە چەند کەس لە ئێوە یەکەمی پێ باشە بێگومان دووەم دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ وەڵامەکانتان
دەستان خۆش بێ بێگومان دووەم بەڕێزان چکە ئەزانی وەکو چیوەکو وایە تۆ بڵێ وەڵام من ئێستا 500 دلارمەیە وڵی ئیش ناکەم و دەستی دەستکاری ئەو 500 ناکەم هەتا ئەبێتە 2000 دلار اینجا دەسەکەم بە بزنسێکی خۆم هەرگیز نابێ بە 2000 دلار بۆیە تۆ بە 500ەکە دەست پێ بکە وردە ئەیگەیتە 2010 قسەکە لەسەرەوەیە بەڕێزم تۆ ئێستا بۆ منە 500 کەلیمە ئینگلیزیە زانی لەگەڵ منە ئاگادار بە من ئامانجمەوە نیە کەلیمە فێری تۆ بکەم ئامانجم ئەوەیە وات لێ بکەم ئەو کەلیمەیە بتوانی بەکار بێنی قسەی پێ بکەیت چونکە وەکو پارەکە وایە کە بەکار دێنا بزنست پێکرد پەرت پێ بدە حتا پارەکە جاری وایە لەوانەیە زەرر بکەیت و یەکسەر هەموو پارەکە لێ بڕۆ بەڵام زمان هەرگیز زەرر ناکەیت و هەمیشە لە گەشەکردنایە بۆیە وردە زیادیەکەی ئەم 500 ئەبێتە 1000 ئەبێتە 1500 ئەبێتە 2000 ئەبێتە 10000 کەلیمە کە بتوانی بەکاری بێنی یعنی قسەی پێ بکەیت دووشت هەیە زانین هەیە توانین هەیە بەڕێزان ئێمە ئیش لەسەر زانین ناکەین لەم خولەیەت کە ئاگدار بە گرنگ نییە بەلای بنەوە چەند شتە زانی گرنگ ئەوەیە چەندێک ئەتوانی بەکاری بێنی دووبارەیەکەمەوە گرنگ نییە ئەو شتێ ئەتەوێ بۆ نمونە ئەمە گرنگ نییە ئەم کتێبەت هەمووی لەبەر بێ کە نازانم نسکەی لەوانەیە 1000 بۆ 1500 کەلیمە ئینگلیزی تیاابێ باشە گرنگ نییە تۆ ئەمە هەمووی لەبەر بێ گرنگ ئەوەیە تۆ بتوانی بەکاری بێنی کەواتە زانین باوی نەماوە توانین میمە 500 وشە بزانە بەڵام بتوانە بەکاری بێنە زۆر پیاوانەترە لەوەی کە 5000 کەلیمە بزانیت و نەتوانی بەکاری بێنی کەواتە حەجی سفادەیەکی ئۆتۆمان نەکرد چکە خۆی ئەمە قاموز نین ئەگەر قاموز بێ فەرمو کتێبێ بکڕ ئەوە قاموسەکە هیوادارە فکرەکە وازەح بێ کەواتێستا چەند کەس تێگەیشت کە ئامانجی ئێمە بریتێ لە توانین بەداخەوە لە زۆربەی دەورەکانە ئیش تەنها لەسەر زانی نەکرێ ئەمە ئەمڕۆ یاسایەکی نوێ فێربوون تاو ئافرین دەست خۆش بە دوو نمونە بێنەرەوە تاو ئەزیزم بە دوو نمونە و سێ نمونە مێشکی تۆ فێر نابێ دووبارەیەکەمەوە هەموو کەلیمەیەک هەموو دەستەواشەیەک 100 بۆ 30 بۆ 120 جار ئەبێ دووبارەیەکەیتەوە گوێت لێبێ لە مووقیفی جیاوازە لە چیرۆکی جیازە اینجا ئەتوانی بەکاری بێنی خێرە تۆ یاسایەکەم لەسەر سەبورەکە بۆ ئەنووسیت و یەکسەر ئەڵێ یاڵا دوو نمونە لەسەر بێنەرەوە بەیانیش بتوانم بەکاری بێنم هەرگیز ناتوانانی بەکاری بێنی ئەوە تەنها لە قاڵبی زانی ناماوەتەوە نەچۆتە قاڵبی توانین ئێمە ئیش لەسەر توانینەکەین ئەبێ وا لەو کەلیمانە بکەین کە بە تەواوەتی بتوانی بەکاری بێنی چەند کەس هاوڕایە لەگەڵمە چەند کەس پێی باشە بەم شێوەیە وابێ دەستان خۆش بێ زۆر سپاس کەواتە ئازیزان ئێمە گەورەترین کێشەمان لە سیستەمی خوێندن و ئەزانین ئەبێ لە مستەوای زانینە ئێمە معلوماتەکان نەخینە ناومێشمان نەک لە مستەوای توانینە ئەویش لەم دەورەی ئێمە ئەتا لە مستەوای زانین ئەیکەین بە دیپ لەرنینگ کە پێوترێ فێربوونێکی قوڵ ئەیخینە مستەوای توانین دەستان خۆش بێ زۆر سپاس کەواتە بەڕێزان ئامۆژگاریەکمان هەیە be patient with language یعنی ئارام بە لەگەڵ زمانە بە تەحمل بە لەگەڵ زمانە بربەستی سێم بەڕێزان بریتە لە بەردەوامی هەند زۆر بەمان بەردەوام نابین لە فێربوونی زمانی ئینگلیزی یان عەرەبی یان فارسی یان هەر زمانێکی تر بەردەوام نابین با بزانین ئێمە چۆن وا بکەین و ئەم خولەی ئێمە کە ئەیکینەوە چۆن وا لە قوتابی لە بەشداربووەکەین کە بەردەوام بێ خاڵی یەکەم بەڕێزان ئەڵێ چی وشێکی زۆر جوانمان هەیە فرێزێکی ڕستێکی جوانمان ئەڵێ winners never quit quitters never win براوەکان هەرگیز واز نایەنن ئەوانی کە وازەهێنن هەرگیز نایبنەوە کەواتە ئێمە بزانین چی بکەین بۆی لە ڕووی دەرونێت چکەمە پەیوەندی بەلایانی نەفسی تۆی بەڕێزەوەیە چی بکەین لە ڕووی دەرونیەوە بەرگە بگرین و بەردەوام بین هەتاوەکمەگەین بە ئامانجەکانی فێربوونی زمان یەکەمیان بریتێ لە گۆڵ سیتینگ یعنی دانانی ئامانجەکەمان هاو ئەزیزی من نەک هەر فێربوونی زمانێک کە بەلایانی کەمەوە 3 بۆ 6 مانگیەوێ بەڵکم بگرە خوێندنەوەی ئەم کتێبە یان چوزانم یان هەر شتێکی تر بێ نازام لە ژیانە کڕێنی کۆمپیوتەرێک بێ خوێندنەوەی دوو لاپەڕە بێ نووسینی چیرۆکێک بێ هەر شتێک بێ ئەگەر ئامانجێکی دیاریکراوی ڕوونی ئاشکرات نەبێ ئەوە پاڵ ڕەغبەت بۆ دروست نابێ یعنی پاڵنەرت بۆ دروست نابێ بۆی بچی بەردەوام بی دووبارەیەکەمەوە هەر شتێک لە ژیانە ئەنجامیەدەی ئەگەر ئامانجێکی ڕوونی دیاری ئاشکرات نەبێ ئەوە پاڵنەرت بۆ دروست نابێت کە پاڵنەرت بۆ دروست نەبوو ڕەغبە حەز و خۆشەویستیت بۆ دروست نابێ بۆی بەردەوامبی بۆیە لە بچووکترین شکستە نەک شکست لە بچووکترین قۆرتە لە بچووکترین چاڵە لە بچووکترین ناومێدیا تۆ وازەهێنی یەکسەر وازەهێنی تااقەتت نامێنێ بۆیە بەڕێزان تکاتان لێ یەکەم ئێستا ئێوەی بەڕێزەتانەی فێری زمان بن هەر زمانێک یەکسەر ئامانجەکانی خۆت ئەبێ بنووسیتەوە
بەدەست و قەڵەمی خۆچکە براین تریسی شتێکی زۆر جوانی ئەڵێ کاتێ ئامانجەکان دەنووسیتەوە ئیتر ئەڵێ هەتاوەکم نەینووسیتەوە ئەمە ئامانج نییە چکە کە ئەینووسیتەوە ئینجا مێشکی ئینسان ئیشی لەسەرەکە بزەبت من لەگەڵەوە قسەیە سەیری کە ئەگەر سەیری پشتەوەی من بکەی بەڕێزان ئەمانە کۆمەڵێ بابەتن کە منە بێ ڕۆژانە جەبەجاکەم ئەمە واجبەکانی ئەمڕۆ منەوە هی ڕۆژێکی ترە بۆ منە پلانی منە هەتا نەینووسمەوە بە جوانی مێشکم چەسپی نابێت وە لە بەرچاوم نابێت بۆ یەتکایە ئامانجەکانتان لە فێربوونی زمانی ئینگلیزی بنووسنەوە بۆ ئەوە من فێری ئەمەوێ فێر بم 1 2 3 4 5 ئەوانەی کە بەشداری لە خوڵەکەی ئەماکەین یەکەم شت کە داوان لە یەکەم بریتێ لە هەبوونی ئامانج چونکە هەتا ئامانجمان زیاتر بێ دڵنیا بلەوەی کە ئێمە وزە و تاقەی زیاترمان پێە بۆ بەردەوام بوون دووبارەیەکەمەوە هەتا ئامانجەکەت گەورەتر بێ زیاتر بێ وزە و تاقەی زیاترمان پێ بۆ بەردەوامون وەکو وایە کە بۆ من بڵێن فەرمەوە سارێک دەدەمێ هەتا لای ماجدی مۆڵ بڕۆ سێرێکی بنزینەکەکەی 20 لیتریتەوە ئاسایە تا ماجدی مۆڵە چمو دێمەوە لەنا هەولێرە نزیکە بەڵام ئەگە بڵێن فەرمو ئەو سیارە و بڕۆ هەتا هەورامان چی ئەەکەی یەکسەر فریای ڕۆنەکەوی و فریای بنزینەکەی پڕێکی لە بنزین بای 20,000 بنزینی تێکی 6 لیتر بنزینی تێکی لەبەر چی بچکە ئەزانی ئامانجەکە دوورە هەورامانە 4 ساعت و نیو 5 ساعتەوە کاتە بێ بنزینی زۆرت پێبێ بەڵام ئەوەی ماجدی مۆڵ نزیکە ئیشی دەدەقەیە چارێکێکە ئەو پەڕی 10 لیترێک بنزینی بێ ئەها فکرەکە چۆنە ڕێک ئەمە نفسی شتە تۆی بەڕێز ئەگەر ئامانجت گەورە بێ کاتە وزە و تاقەی گەورەت پێە بۆی بەردەوام بی 3 مانگ بەرگاگری 6 مانگ بەرگاگری 2 ساڵ بەرگاگری لا یزال ئێستاش من ئێستا حالیان من خەریکی فێربوونی زمانی ئینگلیزیم بە بەردەوام چکە ئینگلیزی نابڕێتەوە بەتەمابی بڵێ وڵا ئەوەی تر دەورەیەکم کرد و تاو وەسەلام فێربووم نەخێر شتیوانیە بە بەردەوامی ئەبێ ئیمپروڤی زمانی ئینگلیزیەکەت بکەیت زۆر باشە کاتە ئامان زۆر گرنگەوە کووتمان خاڵێکی تر بریتە لەوەی کە the great lives alive live now سەیری کە بەڕێزم باشترین ژانە و ژانەیە کە لە ئێستایش یعنی چی ینی زۆر بەمان لەوانەیە پێشتر هەوڵمان دابێ وڵا فێر نەبووم نەمتوانیوە هەرگیز بۆ ڕابردوو مەڵێ بۆچی ینی بۆ ڕابردوو مەڵێ بۆچی من فێری ئەمە نەبووم بەڵکم بۆ بڵێ بۆ چۆن هاو سی هاو چۆن بتوانم فێری زمانی ئینگلیزی بم یاڵا ئێستا پرسیارێکتان لێکم چۆن ئێمە بتوان بۆ نمونە من هیچ نازانم من دێمە لای تۆ چۆن بتوانم فێری زمانی ئینگلیزی بم یاڵا وەڵامم بنەوە چۆن بتوانم فێری زمانی ئینگلیزی بم گۆرانی بەڵێ هەندێکەیە بە گۆرانی فێرە بن ڕاستە گوێکردن تێگەشتن لە دەستان خۆش بە ژێرن زۆر سپاس دەستان خۆش بە وەڵامەکانتان زۆر سپاس دڵخۆشکردن وەڵامەکانتان کاتە بەڕێزان تکایە هەمیشە ئەوە بیرت بخۆت بێنەرەوە چۆن بتوانم زمانەکەی خۆم باشترکەم چۆن بتوانم پەرەی پێ بدەم چۆن ئێستا ئەو وەڵامانەیەوە هەموو ئەوانن کە عیلمیش ئەیڵێ کە زانستیش ئەیڵێ بەڵام گرنگەوەیە تا چەندێک خۆت ڕادێنی لە ڕاهێنان یعنی ئیش لەسەر تواناکان بکەی ینی تطبیقی بکەی بۆی تواناکانت پەرەی پێ بدرێ نەوەکم تەنها زانیاریەکانن لەسەر زمان دەستخۆش بێ ئێستا هینێکی ترمانەیە هۆکارێکی ترمان هەیە think about your goals and imagine that you have already got it بەڕێزان یەکێک لە قسەکانی مامۆساوات کە هەمیشە لە ناو مێشکمایە هەمیشە ئەی فەرموو مرۆڤە سەرکەوتوەکان پێش ئەوەی هەنگاو بنێن بۆ کارێک ئەنجامەکان لە پێش چاوە مرۆڤە سەرکەوتوەکان پێشەوەی هەنگاو بنێن بۆ کارێک ئەنجامەکان لە پێش چاوە یعنی تۆی ئازیز و خۆشەویست پێش ئەوەی کە دەست پێ بکەی یعنی ئێستا کە لەگەڵ منە دەست پێکەی ئینشاڵڵا وابزانم لە هەفتەی داهاتوو یەکشەمە دووشەمەکەیە نازانم بزەبت دەست پێەکەین باشە یەکسەر وێنایەکت بۆ دروستەکەم کە تۆ بە زمانی ئینگلیزی قساکەی چونکە ئەمە لە ڕووی ئەچێتە ناو لاشعورت پێیان ئەنێرێ وردە زیاتر و زیاتر ئەیکا بە خویەک زمانی ئینگلیزی ئەبێ بە خویەک لە ناو مێشکتویە هەتاوەکم ڕابێ هەتا زمانی ئینگلیزی نامۆ نەبێ لەلات بۆیە ئێمە یەکێک لەو ڕاهێنانەنێکە فێری قوتابیەکانمانیەکەین زمان لە زمانی ئینگلیزیە ڕاهێنانیان پێکەین لە ڕووی دەرونیەوە بریتە لە ئیماجینیشن تەسەوریان پێکەین کە بە ئینگلیزیەکی زۆر باش قساکەن ئەمە دوی ئیسفادەی سەرەکیە یەکەم وات لێکا کە بەردەوامی هەمیشە حەز و ئارەزوو و ڕەغبەتە بێ لە فێربوونی زمانە و هەروەها دووەمیش ئەی چەسپێنێ بە لاشعورت بڕوایەکت بۆ دروستەکە کە تۆ شایەنی فێربوونی ئەم زمانی نەوەکم زۆر کە زمانێت دەورەشی کردو لە ناو دەورەکەشا بڕایوا بۆ کە فێر نابێ ئەمە ئەبێتە هۆی تێکشکاندنی ئەو بڕوانەرێنیە و دروستکردنی بڕوایەکی نوێ خاڵێکی تر بەڕێزان ئەڵێ never compare yourself with others هەرگیز خۆت بەراورد مەکە لەگەڵ کەسەکانی تر یعنی هەندێک تەلەبەمان هەبووە لە ئەوڵەوە هاتووە و توێتی وڵای منەگە زۆر بە سەرحی قسە نەکەم ئێستا من بە قسەیەکەم بە ئینگلیزی بە سەرحی بە کوردی ئەگەر من زۆر بە سەرحی قسە نەکەم بە ئینگلیزی تەواوی من ئینگلیزی یعنی ئینگلیزی نازانم ئەزیزی من خێرا قسەکردن بە ئینگلیزی یەکسان نییە بەوەی کە کەسەکە ئینگلیزی باشە یان ئینگلیزیەکەی زۆر با یان بۆ منە قسەی پێکە یان ئینگلیزی ئەزانێت نەخێر
هەند ئێمە سێ جۆر کەسایەتیمان هەیە لە ڕووی زانستی NLP یعنی لە ڕووی وەرگرتنی معلومات مرۆڤ بەستەریەکانمان هەیە ئەم مرۆڤە بەسەریانە ئەگەر فێری زمانی عەرەبی و کوردی و فارسی و تورکیش ببێ هەر خۆی هەر مێشکی وایە یعنی بە خێرایی قساکە مەرجنی ئینگلیزیەکەی باش بێ عەرەبەکەی باش بێ بەڵکم خۆی فێر بۆ بە خێرایی قساکە هەندێکی کەس ترمانەیە سەمعین کە بەتایبەتی خانمان 175 زیاتریان سەمعین ئەمانە نە زۆر سەرێح قساکەن نە زۆر خاو قساکەن بۆیە ئەگەر فێری زمانی ئینگلیزی عەرەبی تورکیش ببن زمانی دووەم سێیەم ببن هەر ئەوە بە هێواشی قساکەن نە زۆر خێرا نە زۆر خاو جۆرە کەسێکی ترمان هەیە لەمسیەکانن ئەمانە زۆر ئارامن زۆر لەسەر خۆن زۆر هادەن کە فێری زمانی دووەم و سێمیشە بن زۆر بە ئارامی و بەخاوی و بە لەسەرخۆیی فێری زمانی سێمە بن یان دووەمە بن یعنی ئینگلیزەکەشی لەوانەیە پێرفێکت بێ بەڵام بەخاوی قساکە طبیعەتی وایە کەسایەتی وایە شخصیاتی خۆی وایە کەواتە لەم لاپەڕەیە بۆمان دەرەکەوێت تۆی ئازیز و بەڕێز نابێت خۆت بەراورد بکەی بە کەسێکی تر و بڵێ وەڵایی من ئەبێ وەکو فلانە کەس بە خێرایی قسە بکەم یان وەکو ئەمریکیەک کە زۆر بە خێرایی قساکەن اینجا من ئینگلیزیەکەم باشە غەڵەتە چکە نەمەتی تۆ عقڵیەتی تۆ مێشکی تۆ بەم ئاستە ئێستا لە کوردیا چۆن قساکەی فێری عەرەبیش ببی هەر بۆ شێوەیە قساکەی فێری ئینگلیزیش ببی هەر بەو شێوەیە قساکەی کامیان باشترە هەر هەمویان باشن هەمویان خاڵی پۆزتیڤیان هەیە و هەرسێکیشان خاڵی نەگەتیڤیان هەیە بۆیە باشە و خراپە لێرەیانی ئەزیزم ئینسانە جۆرەکانی ئینسانە یەکێکی تر لە خاڵەکان کە زۆر گرنگە ئێمە بیزانین بەڕێزان کۆمەڵە زانیاری ئەمەوێ پێتان بڵم لەسەر مێشکی مرۆڤ مێشکی مرۆڤ 10 ملیارد 10 ملیارد لە 10 ملیارد خانە پێک دێ و هیچ سنوورێک نییە بۆ فێربوونی یعنی هیچ سنوورێک نییە لە فێربوونی مێشکی مرۆڤ ینی ئەو ڕۆژێ ئێمە لە جامیعەت دکتۆرێک قسەی بۆ کردین باسیەوەی وت تا ئێستا هیچ سنوورێک دانراوە بۆ توانەکانی ئەوەی دانراوە تەنها تەخەیولی خەڵکە بۆ منێکێک لەو شتانەی کە ئەڵێن کە زۆر لەوە زیاترە ئەڵێن لە یەک چرکەیە مێشکی ئێمە لە ڕێگەی دڕکەپەتکەوە 50 ملیۆن نامە ئاڵوگۆڕەکرێ لە نێوان جەستەمان و مێشمان 50 ملیۆن پەیام دێت و ئەڕوا لە یەک چرکەیە بە خۆشمان نازانین ئەڵێ ئەگەر ئێمە بۆ ماوەی 60 ساڵ یعنی 60 ساڵ if you get 10 information per second هەموو چرکەیەک دە زانیاری وەرگری دە معلومات وەربگری بۆ ماوەی 60 ساڵ still you have half brain empty هێشتا نیوەی مێشکمان بەتاڵە یعنی 60 ساڵ بە بەردەوامی نەخەوین هیچ نەکەین هەموو چرکەیەک دە معلومات وەربگرین هێشتا نیوەی مێشکمان هەر پڕ نەبووە ینی هێشتا بەتاڵ و پڕ نەبووە کەواتە سێری کە توانەکانی ئێمە چەند گەورەیە لە چاو فێربوونی زمانێکی سادەیە بەڕێزان learning stagesمان هەیە ئێمە لەسەر ئەم نیزامە ئەڕۆین باسمان کرد کە خولەکەی ئێمە باسی ئەواکەین کە چۆن تۆ کەلیماتەکان لە زانینەوە بکەی بەتوانین ئەمە واقعەکەیە بۆی ئێوەی بەڕێز لە ئێستەوە بیزانن چوار مستەوای فێربوونمان هەیە ئێمە ئیش لەسەرەوەکەین کە مستەوای یەکسەر بتگەینە مستەوای چوارم ئەویش چییە نەئاگای ناوشانەی بۆ منە گرنگ نییە بەلاتەوە فێریش ناوی بەڵام ئێستا ئێوەی بەڕێز گرنگە بەلاتانەوە فێری زمانی ئینگلیزی ببن و هەوڵی بۆدەن و ئەتانەی خۆتان فێرکەن کەواتە ئاگادارن کە وەزعەکە چەند گرنگە بەڵام ئێستا نایزانن کە خولەکەمان دەستی پێکرد وردە ئەبنە چی ئەبنە conscious competence یعنی ئاگای وشیار یعنی هەم ئەزانی گرنگە و ئەبێ فێری بێت وا لە دەورەی و هەم وشیاری معلوماتەکەشی و زانیاریەکانیشی تو و لەگەڵ منا پراکتیزەکەی بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوە بریتێ لەوەی کە بگاتە حاڵەتێکی لاشعوری یعنی چی لاشعوری یعنی بەبێ ئەوەی خۆت بیری لێ بکەیتەوە بتوانی کەلیمەکان بەکاربێنی قسەی پێ بکەی بەبێ ئەم سەر بەبێ سترێس و قەلەقی ئەمەش بە چیە بێ repetition دووبارەکردنەوە بۆ سیستەمەی کە ئێمە دامان ناوە کە ئینشەڵای خوێنن سیستەمەکە بۆ شێوەیە کە هەر کەلیمێ هەر چیرۆکێکمان کردووە بە کۆمەڵێ بەشەوە بەشی یەکەم بەس تەرجمەیەکەین بەشێک بەس ئەی خوێنینەوە بەشێک پرسیار و وەڵامی لێ دروستەکەین بەشێک بەس ڤۆکابولێرەکەی وای لێەکەین کە لە حاڵەتەکە بگاتە سەر و سی جار هەر وشەیەک بەکارێنین وردە ئەکاتە حاڵەتی
لا شعوری یعنی دیپ لرنینگ بە تەواوەتی زانیارەکە ئەچێتە ناو مێشکت و بە بیریشت ناچێتەوە ئەچێتە لانگ تێرم مێمۆریز و هەروەها ئەتوانی بەکاریشی بێنی چکە بەڕێزان ئاگادار بن ئەم چوار مستەوای کە لە بەرچاوی تۆی بەڕێزایە ئەگەر نەگاتە مستەوای ئاخیر ناتوانی بەباشی بەکاری بێنی وەکو چۆن سایقی ئەمە چۆن فێربووین یەکەم جار هیچ گرنگمان پێنەدا دوای وردەوردە چوینە دەورۆ خۆمان فێر کرد دوای وردەوردە ئەبووای ئاگامان لێ بووە ئستۆپ کامەیە بنزین کامەیە ها ئیشارەتی لا ڕاست ئیشارەتی لا چەپ دەی وردە ئێستا من بۆ منە 5-6 ساڵە ساقیەکەم ئەسڵەن هەر گرنگ هەر سەیری ئەملا ئەولا بەس سەیری ئەملا ئەولاکەم ئەگینا سەیری گێر ناکەم سەیری ئستۆپ ناکەم سەری بنزین ناکەم یەکسەر خۆمەزانم کەی ئستۆپ کەم کەی بنزین کەم ئەمە سیارە لێخوڕین چووەتە بەشە سەرەوەکە unconscious و competence واتە لاشعوری چۆتە لاو بەشی قوڵایی مێشکم ئەمە ژوایەکە کە فێربوونی ساقییان ساقی بۆ من زۆر ئاسان بێ وەز فێربوونی زمانیش بە هەمان شێوەیە هەموو شتەکانی تریش کە فێرەبی بە هەمان شێوەیە ئەبێ بیگەینتە حاڵەتی لاشعوری چۆنێگەێنی بۆ تەکنیکانی کە من باسم کردو لە دەورەکەی ئێمە فێریەبین بەڕێزان ئێمە لە ساڵی 2015ەوە لە شاری هەولێر زیاتر لە 6,000 قوتابیمان هەبووە و زیاتر لە دەڕێکخرا و گروپ خولی خۆبەخشیمان وتوەتەوە زیاتر لە 150 قوتابی بە شێوەی VIP لە ئێمە خولی زمان ئینگلیزی وەرگرتووە باشترین ڕێگەکانی فێربوونی زمانمان گرتوتە بەر ئەوەی کە پێم وتن بە تەواوەتی گرنگی بەلانی دەرونی قوتابیە دەین لانی وەکو ئاماژەم پێدا لانی و دەرونی قوتابی لە لای ئێمە زۆر گرنگە چکە ئەگەر ئێمە لە ڕووی دەرونیەوە نە ئارام بین ئەوە فێربوونی زمانیشمان قورس ئەبێت ئینگلیزیت بۆ چییە باسی ئەوەمان کرد بەڕێزان ئەوەی کە ئێمە ئەتوانین لە خزمەتتانە ئێمە باسیکەین بۆ خوێندن و خوێندنەوە تێگەیشتنی گشتی ئینگلیزی لەو مستەوای تۆە پێویستی بە 3 مانگە بۆ تاقیکردنەوەی زانستی پێویستی بە 6 بۆ 8 مانگە یعنی لە ئێستەوە لە مستەوای کە ئێمە وتمانە دەورەکەکەینەوە بۆ تاقیکردنەوەیکی زانستی پێویست بە 6 بۆ 8 مانگ ئەبێت بۆ نووسینەوەی لێکۆڵینەوە توێژینەوە لە بواری تایبەتەکەی خۆتا بەڕێزان پێویست بە ساڵێک بۆ 2 ساڵ و نیو ئەبێ و بۆ فێربوونی زمان و لە ڕووی زانستیەوە و توانای وتنەوەی پێویست بە 3-4 ساڵە بێ ئەویش لە مەحەد و لە زانکۆ ئەی خوێنن ئەوەی کە ئێمە فێرتانەکەین بۆی ئەوەی بەڕێز باش بزانن کە ئێمە چیتان فێرەکەین لە دوو بوارە یارمەتیتانە دەین یەکەمیان بۆ خوێندون و خوێندنەوە تێگەیشتنی گشتی کە 3 مانگەکەیە و ئەگەر بەردەوام من لەگەڵمانە بێگومان ئەوە بۆ ماوەی 6 بۆ 8 مانگی تر بەردەوامە بین بەڵام ئەوەیان بۆ تاقیکردنەوەی زانستیە بۆ مستەوایکی زۆر بەرزترە کەواتە لە ماوەی ئەم 3 مانگەیە ئێمە بەڵێنت پێدەین کە ئەگەر بەردەوامی لەگەڵمانە زۆر بەباشی ئەتوانی قسەی پێ بکەی کە ئەڵێم قسەی پێ بکەی قسەی عام کاروباری ڕۆژانە لە مامۆسا تێبگەی پرسیاری لێ بکەی لە فلیمێک زۆر بێرە زۆری تێبگەی لە مقالەیەک ئەگەر پسپۆرەکەی خۆت بێ زۆربەی تێبگەی یعنی ئەتوانی ئەمە گەرنتی دەدەینێ بەڵام بۆ ئەوەی کە بۆ تاقیکردنەوەی زانستی ئەبێ 8 مانگ بەردەوام بی ئیتر ئەوی تری بەڕاستی پێویستە داغڵی بۆ نمونە بتەوێت لە بوارەکەی خۆتا توێژینەوە بە ئینگلیزی بنووسی یان بە عەرەبی بنووسی ئەوە بێت داخلی کۆرسێکی زۆر ئەکادمی بی کە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ و نیو ئەگەر بۆ وتنەوەی زمانەکەشتە بە تایبەتی لە ڕووی زانستی لە جامیعە و لە مەکتەب پێویستە 3 بۆ 4 ساڵ لە زانکۆ بخوێنی بەڕێزان ئێمە کۆمەڵە یاسا و ڕێسا بەکارهێنین بۆ فێربوونی زمان لێرە یاساکانی فێربوون کە ئەیجی هۆک لەوە وەرمانگرتووە بەڕێزان یەکەم فێربوونی ڕستە و نیمچە ڕستەی ئینگلیزی نەوەک وشەوشە یعنی ئێمە لێرە فێری ڕستە دەکەین دووەم گرنگی نەدان بە گرامەر ئەوەی گەگرنگ بێ لە لایەمە توانای قسەکردنی تۆیە لە ڕێکلامەکانی ئێمەیان نووسراوە خولی فێربوونی قسەکردنی ئینگلیزی ئاگداری ئەم قسەیە بن یعنی ئێمە فێری قسەکردن و تێگەیشتنتانەکەین بەڕێزان بۆیە بەڕاستی گرامرتان پێڵین بەڵام ناچینە ناو مۆزوعی گرامر بەڵکم گرامەرەکەتان بە شێوازی قسەکردن پێڵین یعنی واتان لێکین کە بتوانن قسە بکەن و بزانی ڕابردووکەیە ئێستاکەیە داهاتووکەیە ئەوە دڵنیا بلەوە بەڵام وەکو گرامر سەبجەکت پلس نازانم چی پلس ئەمەتان فێر ناکەین و پێشتان ناڵێن چکە ئیشی ئێمە نییە خاڵی سێم گوێگرتن 100 بۆ 30 بۆ 100 جار گوێبیستی بابەتەکان تەبعەوە تەکنیکمان بۆ داناون هەموو فایلە دەنگەکان 7 فایلی دەنگیتان بۆ حاضر کراوە دوای هەر محاضرەیەک یەکسەر فایلەکانتانە درێتەوە و گوێی لێگرن هەتاوەکم سبێشە و وانە ئەخوێنین بە قوڵی و بەخاوی فێربوون باشترینە ئێمە زۆر بە ئارامی زۆر لەسەرخۆ بەڵام بە قوڵی فێرەبین بۆی کەلیمەکان چەمکەکان ڕستەکان بە تەواتی بچنە ناو مێشکمان
بەڕێزان خاڵی پێنجەم بەکارهێنانی چیرۆک وەکو ڕێگەیەکی سەرەکی بۆ خەیاڵکردنی ئەو کەلیمە ئەو ڕستانەی کە بەکاریانێنین بۆیە ئێمە چیرۆک بەکارێنین steps to understanding لە مستەوای سێم ئینترمیدیتمان دەرێناوە سی چیرۆکە هەر چیرۆکێک 4 سەوتی لەگەڵایە کە دنیایەک پرسیارت لێکرێ و توانای وەڵامدانەوەی ئەو پرسیارانەتە بێ و لەم خولەیە تۆی بەڕێز توانای وەڵامدانەوەی دوای خولەکە تەبعاً دوای مانگی دووەم توانای وەڵامدانەوەی 1000 بۆ 1500 پرسیاری ڕۆژانە دەبێ بە دڵنیاییەوە گەرنتی دەدەینێ و هەروەها توانای فێر ئەتوانی 1500 بۆ 2000 کەلیمە و ڕستەی زمانی ئینگلیزی بەکاربێن و قسەی پێ بکەیت تەنها ئەگەر بە گوێمان بکەی ئەویش ئەوەیە ڕۆژانە سعاتێک بۆ ساعتنوێ بەس گوێ ئەگریت و تاوا تاکەواجبی ئێمە ئەوەیە خاڵی شەشەم بەکارهێنانی ڕستەی ڕسەنی زمانی ئینگلیزی نەوەکو ڕستەی کتێبی ئەوەی ئێمە بەکارێنین بەڕاستی وشەی ئەساسی ناو زمانی ئینگلیزیە نەوەکو کۆمەڵێ دەستەواژەی کتێبی کە لەوانەیە لە ژیانی ڕاستەقینە ئیسفادەیان لێ نەکەی وەکو وتمان دروستکردنی پرسیار لە چیرۆکەکان زۆر سپاسانەکەم هاوڕانی بەڕێز خۆشحاڵم کام شەو لە خزمەتیەوەی بەڕێزا بووم لە ڕێگەی یوتیوب فەیسبوک ئینستاگرام ئەتوانن ئاگداری چالاکیەکانی ئێمە بن واروها لە ڕێگەی لە ڕێگەی سناپیشەوە سامی دۆت حوسین ئەتوانی بینەر و بیسەری بابەتەکانی ێبە بن کۆ دنیایك ڤیددیۆی بە سوودی زمانی ئینگلیزی یانیش بابەتی دەرونیمان بڵاوکرێتەوە بە هیوایەوەی ئیسفادەی لێ بکەن هاوڕانی خۆشەویست ئێمە ئەوەی کە ئەمەوێت پێتانی بڵێم بە گەرنتی فێری ئەمانە ئەبی خاڵی یەکەم زیاتر لە 1500 بۆ 2000 ڕستە و دەستەواژە و وشە دەتوانی بەکاربێنی و لەیان تێبگەیت و پاش خولەکە گەرنتی ئەمەتە دێنێت لەم خولی فێربوونی زمانی ئینگلیزی کە خەراری شەڵا 20 مانگ دەست پێ بکەیان لەوانەیە بیکەین بە 25 مانگ چکە لە هەندێک لە قوتابیانی زانکۆ داوایان کردبوو تەجیلیکەین 5 ڕۆژ لەبەرەوەی دیارە ئیمتحاناتە بزەبن ئیمتحاناتی کۆرسی یەکەم هی مانگی یەکەم دەست پێ کردووە بەرحاڵ ئێمە گەرنتیەوە دێنێت دوای ئەم خولە تۆی بەڕێز 1500 بۆ 2000 ڕستەی ئینگلیزی ئەتوانی بەکاربێنی گرنتی دووەم توانای وەڵامدانەوەی زیاتر لە 1000 پرسیاری ڕۆژانە لە ئاستی ئینترمیدیەی ئاگدار بە نەک لە ئاستی سفر لە ئاستی یەک و دوونا لە ئاستی ئینترمیدیت ئەتوانی وەڵامی 1000 پرسیار زیاتر بدەیتەوە و پەرەپێدانی توانای تێگەیشتن و لێکدانەوە بۆ چەمکەکان چونکە ئەمەنە بابەتەکەمان سەمعیە هەفتا بابە هەفتا فایلی دەنگی دەدرێتێ هەندێک گوێی بۆگری توانای تێگەیشتنت زۆر زیادەکە و توانای فەهمت بۆ چەمکەکان جاری وا هەیە کەلیمەیەک لە ناو ڕستەیەکایە ئەو کەلیمە نازانی بەڵام لە کۆی ڕستەکە ئەزانی ئەو کەلیمەیەش لە چێوە هاتوو وە مانای چییە بۆیە توانای تێگەیشتنت زۆر زیادەکات دوای ئەم خولەی ئێمە بەڕێزان خولی ئۆنلاینی فێربوونی قسەکردنی ئینگلیزی بەڕێزان وتومە فێربوونی قسەکردنی ئینگلیزی یعنی ئێمە لەم خولەیە فێری ئەوە دەکەین کە قسە بکەین کە توانای قسەکردنت فێرەکەین نەوەکو بین ئێمە کەلیمات بۆ منە بڵین ئەمە 2000 کەلیمە فێر بوو 5 نەخێر ئێمە ئەو 2000 کەلیمە وای لێ ئەەکەین کە بتانی بەکاری بینی قسەی پێ بکەیت ئەمە ئامانجی ئێمەیە یەکەم لە ماڵەوە بە کەمترین کات و خێراتنی ڕێگا فێری قسەکردن ببە ئەمە گەرنتی دەدەینێ و چەندین تەکنیکی دەرونی وەکو لە درێژی سیمینارەکەشا باسم کرد بەکارهێنین بۆ فێربوونی کەلیمەکان ڕستەکان بەقوڵی بۆی بتانی بەکاری بێنی و هەروەها تەنها ئەرک بریتە لە گوێکردن لە فایلە دەنگەکان کە ئێوەی بەڕێز ئەتوانن وەری بگرن دوای هەموو محازەرەیەک هەم محازەرەکەتان بۆ ئەنێردرێ و هەمیش فایلە دەنگەکانتان بۆ نێدرێ هەروەکو لێرە شێوازیوانەکانم باس کردووە هەفتانە چوارشەوە لە شەوی یەکشەمە هەتا چوارشەمەیە کاژێرنەوە بۆ 40 خولەکە لە ڕێگەی بەرنامەی زوومەوەیە وانەکان تۆمار ئەکرێن پاشان بۆ قوتابی ئەنێدرێتەوە و فایلە دەنگەکان بۆ قوتابی دەنێرێتەوە وەکو وتم دوای وانەکە هەم وانەکە یان ئێستا بۆ منە ئەم وانەی ئێستا چۆن بۆتانە نێرمەوە لە گروپ بە هەمان شێوانەکانی تریش ڕۆژانەکە تۆماریەکەین ئەینێرینەوە بۆ گروپ لەوانەیە ئەو ڕۆژە پێت نەکرێ بەشداربی ئیشت هەبێ کارت هەبێ ئەتوانی دوایی گوێی لێ بگری و هەروەها فایلە دەنگەکانیشتان بۆ نێرین و واجبەکانیشتان ئەدەینێ بەڕێزان زۆر سپاسانەکەم هیوادارم بەشدار بن لە خولی فێربوونی قسەکردنی زمانی ئینگلیزی ئێستا لە خزمەتتانام هەر پرسیارێکتان هەیە لە ڕێگەی کۆمنتەوە ئەتوانن پرسیارەکانتان بکەن